ئەمە دیمەنی شاری سلێمانیە و کەوتۆتە ژێر دووکەڵی پاشەڕۆ ژینگەییەکان. شارەزانی ژینگە ئەم دیمەنانە بە مەترسی گەورە دەزانن بۆ سەر دانیشتوانی شارەکە و دەڵێن ئەم دووکەڵە بەرەنجامی پاشەڕۆی بەشێکی زۆری کارگەکانە کە لە شەواندا فیلتەرەکانیان دەکوشێنەوە و سوتەمەنی ڕێگە پێنەدرا و بەکاردەهێنن. زۆری کارگەکانیش لە خواروی سلێمانی و بە تایبەتی لە کاتەکانی شەو نەک بەتەنها ئەوێ بەڵکو ناوچەی بازیانش هەچی فیلتەر و سکرابەر هەیە کە ڕێگری ئەکات لە دەرچەی مادە ژێراویەکان مادە ڕێگە پێ نەدراوەکان شەو ڕێگەی بەکارهێنن و شەو یعنی با بڵێن بەکاری ناهێنن و بەکاری نایێنن و شەویش پلەی گەرما دابەزیوە پلەی گەرما داوەزیوە ئەم تێکەڵانە لە باتیەوەی پلەی گەرما بەرز بێت و ڕۆشە بێت پەرتوبڵاو بێت دیسیپیشن بێ کۆ ئەبێتەوە کەڵەکە ئەبێت لە سەریەک ئەو دیاردێت بۆ دروستەکە کە ینی ئێستا بەڕێستان بینیوتانە یعنی شەو کەس چاودێر نییە لە سەریان کەس بە ئاگانێ لیان و دەستگای ژینگەش ئەو توانە ئەو دەسەڵاتەی نییە شەو ینی کارمەند دەرکا بە دواچوونیان بۆ بکە ئەوە بەشێکی کارمەندەکانیش هی کەسانێکن لە دەسەڵات کە نفوزیان هەیە کە با بڵێن نفوزی ئەوان و هێزی ئەوان لە هێزی دەستگای با بڵێن ژینگە زیاتر. زۆرینەی سەرپێچە ژینگەیەکان دەوترێت لە شەودا دەکرێت و چاودێری کەمتر لە سەرکارگەکان هەیە. ئەوەی کە دیارە دووکەڵەکە لە ناوچەی تانجەرەوە دیە هەمومان نزانین گرفتەکە لەوایە پاژماوەی زۆربەی شاری سلێمانی ئەبرێت لە تانجەرۆ فڕێدرێ و بوونی چەند کارگەیەک کە ئەوەی کە گومانێکرێ پاژماوەی کارگەکان و یاخود سووتاندنی ئەو پاژماوانەیە جارێکی تر دووکەڵەکەی دێتەوە ناو شاری سلێمانی دەرپێچێ ژینگەکان زۆربەی لە شەوە ئاکرێ لەبەر وەکو پێویست چاودێری ناکرێ بۆیە پێدەچێ بەشێک لەو کارگانە کە کەمتر هەست بە بەرپرسیارەتی بکەن فیلتەر بکوژێننەوە یاخود ئەو مادانەی کە بەکاری هێنن ئەو مادانە نەبێکە بە پێڕێنمایەکان بۆیان دیاری کرابێ. ئەم پاشەڕۆیانە کە لە تانجەڕۆوە دەردەچن دەوترێت گازی مەترسیدارن و هۆکارن بۆ نەخۆشی شێرپەنجە و نەخۆشی کۆئەندامی هەناسە و جەڵتەی مێشک و دڵ. بەپێی ئامارەکانی شمانگی ڕابردوو 1970 نەخۆش سەردانی نەخۆشخانەی هیوایان کردووە و 25 حاڵەتی شێرپەنجەش تۆمار کراوە. پێش هەموو شتێک تەمەنیان کورت دەکات پێشەمە ئەکرێت تووشی نەخۆشەکانی سەکتە جەڵتەی سەکتە و جەڵتە بن ئەکرێ کۆئەندامی هەناسیان ینی با بڵێن کاری تێ بکرێت تووشی شێرپەنجە بن هەچی ئەو نەخۆشە هەچی با بڵێن پرۆسە فەستەجەکانی ناو جستەتە ینی دووچاری کارتێکردن ئەبێت. ئەم گازەی ماوەیە کە بەسەر ئاسمانی سلێمانیەوەیە دەوترێت هاوشێوەکەی لە ساڵی 1952 لە بەریتانیا ڕوویدا کە بەهۆی گازی کۆگرتیەوە لەگەڵ هەوادا کارلێکی کرد لە ماوەی 2 هەفتەدا نزیکەی 8,000 کەسی کوشت. ئەم جۆرە لە پیسبوونانە بەهۆی نەبوونی جوڵەی باوە زیاتر دەردەکەوێت و مەترسی گەورە لەسەر ژیانی هاوڵاتیان دروست دەکات. وەکو هەر بابەتێکی دیکەش حکومەت لەوەش بێدەنگە و ژیانی هەزاران کەس لە مەترسیدایە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.